گەیمەرانی کوردستان بەخێر بن باڵقی ژمارە 144 بەرنامە سفرێکشیری خۆشحاڵم لە بەرەبەری کۆتاییەکانی 2022 لەگەڵتانم گەورتیم یاریەکان کە لەوە فتی بڵاوکرێنەوە یەکەمیان یاریەکە بەنای بلاک تێل بە بورندەنگم گۆڕایە لە برەوەی سەرمان بووە بلاک تێل بڵاوکرایەوە نمرەیەکی بەرزی پێدرایە 80 لە سەدی هەیە لە مێتا کریتێک لەسەر پیسی یارێکی کامێرەی کەسی یەکەمە یارێکی تۆزە بەلایەنی یاری کلاسیکەکانی تۆز جادوو ئەو شتانەیە واتە کۆمباتەکەی شەڕکردنەکەی مێڵی ئەتاکە واتە بەدەست و قاچ و ئەو شتانەیە زیاتر نیشان دەدرێەوە شەڕکردنەکە لەو زۆرەیە بە تیر و کەوانیشە تۆزێک بەلایانی جادووی خۆی دەگرتەوە چیرۆکەش سەرنجاکێش دیارە کە باسی سەردەمەشی دەکە بە ناوی میثالۆجیەک هەیە بە ناوی بابا یاگا بابا یاگە میثالۆجیەشی مەیلە ڕووسی و ئەو جۆرانەیە کەوا زۆرە بوونەوەرەکەم یاخود زۆرە کەسێکەکەەوە هەموو خەڵکی لێ ترسێن و شەڕکەرێکی بەقوەتیشە و ئازاشە پێی دەوترێت بابا یاگا لە فیلمەکانی جۆنویکی ئەو شێوە بەکاردێ بەنای بە جۆنویکی دەڵێن بابا یاگا بلاک تێل لەسەر کۆنسۆڵەکان بەردەستە PlayStation 5 و Xbox Series وەروە لەسەر پیسش ئێستا حالیان بەردەستە ڤێرژنە نوێیەکەی یاری The Witcher 3 Wild Hunt Complete Edition بڵاوکرایەوە لەسەر کۆنسۆڵی نوێ و PC لەسەر کۆنسۆلی ڕابردوش تەنیا ئەپدەیتەکە بەردەستە بەڵام دەستکاری ڤیژوەڵ نەکرێ لەسەر کۆنسۆل نوێیەکان دەستکاری چەند شتێکی گرینکرێ بەڕاستی یاریەکە بوویتە 4K داینامیکی 6 فریم وەروە 4K ڕاستەقینە لە 30 فریم بەڵام لە 4K ڕاستەقینە ڕێی تریسینگت هەیە وێنەدانەوەت هەیە وەروە گلۆبال ئیلومینیشنت هەیە ڕێی تریسینگ وێنەدانەوە مەسەڵەن کە تۆ سەیری ئاوێک دەکەی لە بانچیایەکە سەرنجچیایەک تێ لەگەڵ ئاوەشی وێنەدانەوەی چیایەکە لەسەر ئاوەکەی زۆر جوانتر بە دیار دەکەوی ڕاستە و خۆ وێنەدانەوەکە لە کاتی ڕاستەقینە دروست دەبێت واتە پەرەپێدەرەکان تەنیا وێنەکەیان پێچوانە نەکەیتەوە دانە بەڵکو ڕاستە خۆ وێنەدانەوەکە دروست دەبی کە زۆر بە واقع دەچی وەروەها ڕێی تریسینگەکی گلۆبال ئیلومینیشنمان هەیە واتە ڕووناچی کە بەبەر دموچاوی کاراکتەرەکەت و بەبەر کەلوپەل و شتومەکانی جیهانەکە دەکەوی ڕەنگەکەی زۆر واقعیترە وەروەها سێبەر دروستکردنیان زۆر واقعیترە بە تایبەتیش ئەو شوێنانەی کەوا ڕاستەخۆ ڕووناچی پێ ناکەویت بەڵکو تەنیان چۆندرەی ڕووناک دەبێتەوە بەهۆی ڕووناچەکەی دەوروبەری پێی دەوترێت گلۆبال ئیلومینیشن ڕووناکبوونەوەی جیهانەکە بەگشتی زۆر واقعیترە هەروە تێکسچەری کارکتەرەکان و تێکسچەری جلوبەرگ و دم و چاو و پرچ و بەگشتی تێکسچەر واتە ئەو وێنە سەتحیە لەسەر ڕووکاری شتومەکان و لە ڕووکاری دموچاو و جلوبەرگ و زەوی و هەشتا کە دەیبینی ئەو تێکسچەرانە بەگشتی کواڵەتیان بەرز کرایتەوە وەرە دموچاوی جۆراڵدی دموچاوی سیری زۆر جوانتر کرایە Witcher 3 Wild Hunt یەکێکە لە باشترین یاریەکان لە مێژوودا و نمرەشی 96 لە سەدی پێدرایە بەکوم ڤێژنە نوێیەکە کە خەڵکەشی زۆر لێ ڕازیە بەڵام تەنیا لەسەر پیسی تۆزەک چێش و مەشاکیلی هەیە کە سیدی پرۆژێت دەڵێ لەو یەک دو ڕۆژێ بە تەواوەتی چارەسەریان دەکەن ئەگەر PlayStation 5 هەیە Xbox Series هەیە ویچەریشت نەکردیە ئەگە ویچەرت هەبی دەتوانین بە خۆڕایی بۆ ئەبدێتەوە یاری بکە یاخود ئێستا کاتێکی زۆر باشە بۆی بێتە ناو جیهانی ویچەر بە کواڵەتێکی زۆر نازدار ئەو یاریە لە بۆ خۆت تاقیکەیتەوە یاری Crisis Core Final Fantasy 7 Reunion بڵاو کرایەوە ئەوە بەشەکە لە ناو جیهانی Final Fantasy 7 پێم وابی بەڵام زۆر لەسەر نازانم بەڕاستی لە جیهانی Final Fantasy زۆر شارەزانیمە Crisis Core یاریەک بوو پێ پێشترێ سپین ئۆفێک بوو بەشێک بوو لە Final Fantasy 7 کاتی خۆی دروست کرا بوو ئێستا دووبارە ریماستەر کرایتەوە شتێکی لەو بابەتێ دووبارە بڵاو کراوە لەسەر کۆنسۆڵی کۆن و نوێ نمرەی 76 سەدی پێدرا لەو هەفتەی کە بڵاو کراوە ڕەخنەگران بەدڵگشتی بەدڵیانە بە شێوەیەکی مامناوەند گێمەرام زیاتر بەدڵیانە Final Fantasy Crisis Core ئەگە کریتە نەکردیا لە کۆمنت بۆ چونی خۆت بنووسە لەسەری یەکێک لە سەرنجڕاکێشترین یاریەکانی ئەو ساڵ کە من چەندداریت کەش باسم کردیە کە زۆر حەز دەکەم تاقیکەمەوە بەڵام تاو کەسەش کاتم نەبوو تاقیکەمەوە بەڵام لەو هەفتەی بڵاو کرایەوە یاری High on Life یاریەکەی ڕێکی مۆرتیە هەرچەند ڕێکی مۆرتی نیە بەڵام دروستکەری ڕێکی مۆرتی و یاری دروست کردی وەروە دەنجی ڕێکان مۆرتیش لە ناو یاریەکەی هەیە High on Life بەڕاستی پێشوازەکانیشی مامناوەند بوو هەر پێشبینیش دەکرێت کە مامناوەند بی لە بەرەوە یاریە زیاد لە حەد کۆمیدیە کە لەوانە هەم خەڵک بەڵدی نەبێ High on Life 72 لە سەدی هەیە لە PC بەڵام لە جەماعەتی Xboxی نمرەیەکی تۆزە کەمتریان پێدا کە پێم سەیرە Xboxەکان لۆ نمرەی کەمتریان پێدا کە یاریەکەش بە خۆڕای وەردەگرن اوكي زعما بي سي بخوراي ورناغرن جيم باس يعني والله سا جيم باس بخوراي بردست طبيعي هاي لايف تو كاركتر ياري دكي دمانتي اتش بي دمانتي قصدك الجيهانه شي تيدا مروفا كان بكاردين لاشيان وكو ماده هوشبر
مادەی لە دروست دەکرێت بەکاردێمەتە مرۆڤیان دەکردە مادەی هۆشبەرە جەسە ئەو بوونەوەرە سەیرانە یاش تاوکو میدیە تاقیکەری کەسی یەکەمە دەباتەکە قسەی دەکە شتی سەرزانژی شتێدایە یارێکی مێتایە واتە دەزانی یاریەم مەسەن دەمانچەکە زۆر قسە دەکە دەڵێ دەبای پەرە پێدرەکان لێرە ئەو شتیان کرد بە شتیان کردوە ئەو یاریە زۆر بەغڵەتی دروستکریان دە قسەی دەکەکەوە ئاگای لە خۆیتی کەوە ئەوی ژیاریە سەو ڕاستەوە قسە لەگەڵ گەیمەری دەکە واتە دیواری چوارم تێک دەشتێنە ما بینی بینەر و گەیمەر و کاراکتەرەکەی سەو هاو لایف چێ کردیتی چێ نەیکردیە من حەز دەکەم بیکەم ڕاستی بەڵام حەز دەکەم ڤیدیۆ لەس دروستکەم سەو حەز دەکەم بیکەم چاوەڕوا من و ئەنگۆشت دەبێن بۆ چونتانە ئەو یاری بزانم یاریەکانی پلیستیشن پلس ئەکسترا و پلیستیشن پلس پریمیەم لە بە مانجی 12 کراکران تۆنێک یاری باشتیدا پێم وایە چێکە لە باشترینمانکان لە بۆ ئەکسترای و خراپیشە لە بۆ پریمیەمی کە با حیاتی خۆی پریمیەم باش نەبووە پێم وابی خراپترین خزمزاری لە جیهاندا بەتابەتیش ڤیدیۆ گەیم پلیستیشن پلس پریمیەمە پارەی پێمەدە بەڕاستی زۆر خراپە بەڵام ئەکسترا مانگ لە دوای مانگ باشترینە پلیستیشن پلسیش زۆر باشە بەڵام دەگەنە ئاستی گەیم پاسی یاخودنا دەگەڕێتەوە سەر خۆت کاو یاریانەی دەیکەی تاسن کاریگەری لەسەرتیە سەو لە بە مانجی 12 چەند یاریێک لە بۆ ئەکسترا پریمیەمی ئاشکراکران سەرەتا ئەو یارانەی کە لە بۆ ئەکسترای بەردەستن لە بۆ پریمیەمیش بەردەستن بێگومان سەو با باسی یاریەکانی ئەکستراتان لە بۆ بکە یەکەمیان یاری WWE 2K22 WWE بەڕاستی یەکێکە لە خۆشەویستترین یاریەکان لە ژیانمان وە کەسانی کە ڕابردوو موساڕعیان بینیوە حەزیان لە زۆران بازێ وەکو من حەزم دەکرد ئەو ساڵ ئەو یاری تاقیکەمەوە بەڕاستی بەڵام حەزم نەدەکرد پارەش پێ بدەم بەڵام مهمەکە ئەوەیە کەوا یاریەکە دەتەسە پلیستیشن پلس ئەکسترا پریمیەمی سەو دەتوانین لە بۆ خۆمان تاقیکەینەوە هەرچەندە بەشە هیچ کاتیە واتە نابتە ئی خۆت هاوشەوەی پلیستیشن پلس ئیسێنشەڵی نییە بەڵام هەر حەزمێ چەند جارێک تاقیکەمەوە بزانم 2K22 گەیشتە چ حاڵەتە چی دەگەنەوە 2K 14 و 15 و 2K 10 بوو بزانم زۆر تۆپ بوون گەیشتنەوە حاڵەتیان خۆتنە هەرواتوانین ستۆری لاین دروستکەی بارەزی خۆت بە کەیفی خۆت مەسەلەن چیرۆک دروست بکەی دوو کاراکتەر لێرە بتوان لێرە بە شەڕ بێن و شەڕەکەیان بگاتە سەر ڕۆ یاخۆ سماکداونی دواتر بیان خێنە پەیپەر ڤیوەکان مەسەلەن سەمەر سلامە ڕۆسڵمینیایە شۆی هەروان NXT تێدایە سەرزاتی شەمیم ئەگە حەزە زیانی زۆران باسیە ئێستا کاتی ئەوەیە 2K22 WWE 2K22 تاقیکەیتەوە بەڕاستی لە سەی مانجی یەک لەسەر پلیستیشن پلس ئەکسترا و پریمیەم بەردەست دەبێت جێگە سوپرایز نییەکەوە دووبارە چەند یاریشی یوبیسۆفتمان هەیە لەبەرەوەی خزمزاری یوبیسۆفت پلس کلاسیک لەسەر پلیستیشن پلس ئەکسترا و پریمیەمی بەردەستە سو چەند یاریشی نوێ دێتە ئەو خزمزاری یوبیسۆفتی و لەسەر پلسوی ئەکسترا و پریمیەمیش بەردەست دەبێت یەکەچیان فارکرای 5 زاریت کە باسمان کردیە ئەگە یاری فارکرای خۆش دەوێت یاخود بەگشتی حەزت لە یاریەکانی جیهانی کراوەبی بەگشتی فارکرای 5 یەکێکە لە باشترین یاریەکانی فارکرای هەرچەند زۆر خەڵک بەدڵنیان بەڵام یەک نوع کەسانی کە دیفاع زۆر لەو یاری دەکەم لەبەرەوەی چێژەشی زۆر خۆشی تێدایە بە تایبەتیش چێژی گەڕان و لێکۆڵینەوە دۆزینەوەی شتومەک لە جیهانەکەی وەرا چیرۆکەشم من زۆر بەدڵە بەڕاستی زۆر خەڵک کێشیان لەگەڵ چیرۆکی هەیە دەڵێت چیرۆکەی زۆر یعنی زۆر گرنگ نییە بەڵام گرینگە باسی سەرۆکی تاقمەکی ئەوە چی دەکە ڕێبەرایەتی کەڵتە چی دەکە تەریقەتە چی ئاینی دەکە کە زۆر فەرقێنە لەگە داعشی ئیشی وانە داگیرکردی مێشتی خەڵکیە بە کۆیلەکردنی ئەو خەڵکیە لەو مانتیقی لە سێ چوار مانتیقەیە کە ماپەکە زۆر جوانە بێگومە کە دەیبینین ئەوانە بەکو بەندەی خۆیان بەکاردێنن بە زۆرە مادەیەک کۆنە کۆنتترۆلیان دەکەن کە مادەیەکی هۆشبەرە کۆتای یەکەی فاکرای 5 یەکێکە لە باشترین کۆتاییەکان لە هەر ڤیدیۆ یاریەکەی بەڕاستی چکە دوو کۆتایی تەیە هەردووچیان کاریگەرێکی ڕاستە خۆ لەسەر چیرۆکی یاریەکەی دەکات مەسەرەن کە تو دەتوانانی بۆمباشی ئەتۆمی بتەقینەوە بۆمب ئەتۆمیەکەی نەتەقینەوە هەردووچیان کاریگەریی گەورە دروست دەکەن کاریگەری کەش ئەساسی دروست دەبین لە یاریشی دیکە بەنای فارکرای نیودۆن کە ئەوی لەسەر خزمزای پلیستیشن پلس ئەکسترا پریمیەم بەردەستە نیودۆن پێم وانییە بەقەدەر فارکرای 5 بەهێزبی بەڵام ڕاستەوخۆ پەیوەندی چیرۆکەی باسی دوای فارکرای 5 دەکاگە بێت و بۆمب ئەتۆمیەکە تەقیبیتەوە دنیا چی بەسەر هاتیەسەوە دنیاسی بەسەر دێم لە پاش بۆمب ئەتۆمیە یەکەم زارە ببینم یاریش و فارکرای کۆتاییەکەی کاریگەری لەسەر یاریشکە هەبی ئەوەشتە سەرزاشە نیودۆن لە ڕووی ڤیژوەڵ زۆر جوانە بەڵام یەک کێشەی هەیە وەکو فارکرای 5 چۆن دەڵێ لێ ناگەڕێ بە ئیسراحەتی خۆت
بچیە هەموو لێڤڵەکان بکەین تۆزە شتی قۆری زۆر تێدا دەبی کارتەکەت بەقۆت کێز تایم بچین لێڤڵەشی ببڕێ لە فارکرای 5 وایە بەڵام لەوەی هەر زۆر وایە مثلا من یاریەکەم تاو نەکرێت هەست لەبەر لە آخر مەرحەلەی تەقیمە لەبەری کارتێکی خۆمە بەقۆت نەکرێت تەنیا چیرۆکەم کردیە داوتم ڕوبەڕووی دوو خراپەکاری یاریەکەی ببووە لەبەرەوەی لێڤڵم زۆر کەمە ئەوان زۆر بەقۆتن سەو لەو شتی تۆزەک لی دڵساردم بەڵام مهم خۆش ئەنجامدا هەروە یاری فارکرای پرایمەڵیش بەردەستە لە پلیستیشن 4 بەردەست دەبی ئەویان بگمان پلیچار و پلی 5 بەڵام زیاتر کواڵەتەکەی پلی 4 نەک پلی 5 پرایمەڵ من زۆر کەیفم بۆ یاری نات بەڕاستی باسی پێش سەدەکانی ناوەڕاست یاخود باسی سەردەمەکی کۆن دەکات سەردەمی چرخی بەستەڵک و چرخی بەردی دەکەم بەناو جیهانی فارکرای من زۆر تاوەکەسە زۆر بەدڵم نەبووە بەڵام گەیمەری تایبەتی بەخۆی هەیە بە تایبەتی ئەو کەسانی حەزیان لە گەڕان و لێکۆڵینەوە و دروستکردنی چەک و تەقەمەنی سادەیە هەروە یاریەکانی مۆرتەڵ شێڵ لەسەر پلیستیشن 4 و 5 یاری جاجمنت کە زۆر نازدارە پێتان دەڵێن تاقیکەنەوە لەسەر پلی 4 و پلی 5 یاکوزا لایک دراگن کە یارەشی زۆر نوێیە لەسەر پلی 4 و پلی 5 یاکوزا 6 The Song of Life لەسەر پلی 4 و پلی 5 Middle Earth Shadow of Mordor کە یارێکی جیهانی Lord of the Rings شایەنگ و سیلەکانە وەروەها Middle Earth Shadow of War ئەویش بەردەست دەبیتن و یارێکی بچووکی مەتەڵیش بە ناوی The Pedestrian ئەویش بەردەستە Evil Genius 2 کە یارێکی ئۆکێە نازانم بزەبت بەڵام یارێکی سیمولیشنی زۆر خۆش دیارە بە شێوەیەکە بێخراپەکان Adventure Time Pirates of the Inisherin لەگەڵ Ben 10 Power Trip لەگەڵ چەند یارێکی دیکەش کە لەوانەیە زۆرگرنگ نەبێت باسییان ناکەم میم ئەوانە یاریەکانی ئەکستراینە بێت لەسەر پریمیەم کە ئەو مانگەش مانگەی خراپ بڕاستی لەوە پریمیەمی چەند یارییان بەردەست خستیە لەوانەیە زۆر کە من خۆم هیچ بەلامەوەگرنگ نیە یاریانە پێویستە یاریەکانی پلی 2 پلی 1 بێن زیاتر بەڵام پلی 2یان زۆر گرنگی پێ نادەن گاددێم سۆنی ئۆکەی FU سو یاریەکانی کلاسیک لەبە پریمیەمی ریج ریسەر 2 یارێکی PSP Heavenly Sword یارێکی PlayStation 3 یاخۆ 3 بەڵام بە شێوەی ستریمینگە بەداخەوە Odd World Abyss Exodus لەسەر PlayStation 1 هەبوو وەرا Pinball Heroes لەسەر PSP هەبوو چێشەکە لەوەیە مەسەن ریج ریسەر 2 لەگەڵ Pinball Heroes هەردووچیان ڤێژنی پلی 2یان هەیە بەڵام ڤێژنی پلی PSP-ەکەی دەینە سەر ئەو خزمەتگوزاری پریمیەمەی زۆر کواڵەتی خراپترە بگمانە تا پلی 2 پلی 2 باشتر کواڵەتی سۆنی تاوەکو ئێستا ئیمولیشنی پلیستیشن 2 نییە بەڕاستی لە بۆ پلی 5 ئەو پلی 4 کە کێشێکی گەورەیە لەبەرێ 4000 یاری زۆر ڕاقیت هەیە لەسەر پلیستیشن 2 بیان هینێ سۆنی کەمان من $120 دێن ساڵانە لەوە پلیستیشن پلس پریمیەمی ئەو یاریانەمان دێ گادێم ئەکسترا ناوازەیە نازدارە بەڵام پریمیەم گادێم زۆر خراپە پلیستیشن لە بلۆک پۆستێکی نوێ تقریبان کە یەکەم جارشتی وا بکەم یاریەکانی خۆیان لە بۆ 2023 ئاشکرا کرد پشتڕاستی ئەویان کردەوە کە یاری سپایدەرمان 2 لە پاییزی 2023 بڵاو دەکردەوە کە یەکجار دڵم خۆشە ویندۆیەکمان هەیە چوارچێوەیەکمان هەیە کاتێکمان هەیە بەروارێکمان هەیە بزانین کە سپایدەرمان 2 بڵاو دەکرێتەوە لەک هەموو جارە دەنگ و مەنگۆشمان جێلێبی سۆنی یەکسەر یەکلای کردەوە وتی سپایدەرمان 2 لە مانجی مەسەرەن مانجی 9 تا 11 بڵاو دەکرێتەوە فۆڵ مانجی مانکانی پاییزی سەو دەکات مانجی 9 تا 12 سپایدەرمان 2 لۆ نازدار دەبی لەبەرەوەی یەکەم جارە کارکتەری ڤێنەم بێتە ناو جیهانەی ڤێنەمیش لێتان سپۆیل ناکەم لەوانێتان بزانن تا نزانن ڤێنەمیش کەسێک دەبتە ڤێنەم کەوا زۆر برادەری سپایدەرمانیە لە چیرۆکی ڕابردوویش بینیمان هەندێک شتمان لەیزانی سەو هاتنی ڤێنەمی ستش سەرنجا چێش دەبی وا دەنگوێت شێ دەڵێن ڤێنەم لەوانەیە بتوانانی یاری پێ بکەی هەندێک دەڵێن نەخێ ناتوانانی یاری پێ بکەین تەنیاوەکو خراپەکارە بەڵام باوەڕ ناکەم خراپەکاری ئەو یاری ڤێنەم بیت کە ڤێنەم خراپەکار نییە ئەنتای هیرۆی دژە پاڵەوانە کیفی بە سپایدەرمانی نەیە بەڵام کیفی بە کەسش کەش نایە کە لەوی خراپتر بێ ئەین لەو زۆرانەیە سپایدەرمان 2 مایلز مۆرالز تێ پیر پارکەر تێ ڤێنەمت هەیە بێگومان تاوەکوێستە خراپەکار ڕئیسیەکان ئاشران نەکراینە بەڵام پێشبینی زۆرن دەنگۆ زۆرن من نامێ سەر بەخۆ بەناوکەوم بە کەیف خۆم ئەو شتانەدانم کە هیچ ڕاز نەبی تا ڕوان دەبم تاوەکو بلۆک پۆستێکی تایبە لەسەر ئەو یارە لایەن ئینسۆمنیاک بڵاو دەکردەوە یاخۆ ترێلەرێک و گەیم پلەیەکی زیاتری لێ دەزانین اینجا قسەی لەسەر دەکەین بەڕاست سۆنی ئاشای کردکەوە یاری فۆرسپۆکن لە 2023 بڵاو دەکرێتەوە لە 24 یەکی 2023 یاری فۆرسپۆکن بڵاو دەکرێتەوە یارێکی
دێمۆیەکەی ئێستا لەسەر پلەیستێشنی بەردەستە بەڵام تاکەستاخیم نەکردەوە بەڵام شتانێک کە بینی مەسەرنجڕاتی شەم بەڵام من پێم وابوو ئەو یاریە ئەگەریان دیسکاونتێکی گەوری لەگە پلس و ئەکسترای لەبە بکریا خۆ لەسەر ئەکسترای بەردەست با پێم وابی زیاتر گەیمەر دەیتوانی بیکە لەبەری باوەڕ ناکەم هەم گەیمەر $70 بەو یاری بدە یاریش سەرنجاچش دیارە بەڵام لە ئاستی یاریەکانی گارۆڤار و ئێلدن ڕینگ و یاریەکانی سپایدەرمان و هاگوارتس لەگەسی ئەوانە نییە ئی $70 بەڕاستی پێ ناسی سەرنجاچش دیارە بەڵێ من چاوەڕێ و یاری دەکەم بەڕاستی من نایکەم چاوەڕێ دەکەم لەوانەیە یان بە پلس وەری بگرم یان بە پیسی بە هاک وەری گرم یعنی باوەڕ ناکەم $70 نازم لەوانەشە بۆ سنگ بەڵام باوەڕ ناکەم $70 بە فۆرس بۆکم دەمکە یاریی کامێرەی کەسی سێمی تاقیکرد نییە بەڵام بەکارنانی جادووە کە لەناو جیهانێکی خەیاڵی بەڵام خۆت لە جیهانی ئاسایی لە چێمێندەر سەرنجاچش دیارە بەڵێ بەڵامی $70 نەخێن وەرا سۆنی بە فەرمی ڕاگەیان لە 26 مانجی 1 کۆنترۆلەرە نوێیەکەی پلەیستێشن 5 بە ناوی DualSense Edge Wireless Controller بڵاو دەکرێتەوە DualSense Edge وەکو دەستکەچی پلەیستێشن 5 پرۆیە مەسەلەن وەکو ئیلیتەکەی مایکرۆسۆفتیە لە بۆ ئەکسبۆکسی ئەو دەستکە چەند دوگمەی دەتوانیت بەشێک لە دوگمەکان دەستکاری بکەیت لە دواوە چەند دوگمەیەکی زیاترت هەیە لەژێر دوگمە گێڕەکان دوگمەی زیاترت هەیە بەرگەگرتنی باشترە باوەڕ ناکەم پاتریەکەی فەرقی کردبی لەبەرەی سۆنی تاوەکەستە باسی پاتریەکەی نەکردیە بەڵام بە گشتی کواڵەتی بەرزترە و نرخیشی گرانتر نرخی $1 زۆرە کە $200 پێم وایە هەموو گەیمەرێک ناتوانێت بیکڕێت بێنە سەر هاگوارتس لەگەسی هەر لەو هەفتەیەش سۆنی ڕاگەیاندکەوە یاری هاگوارتس لەگەسی لە دەی مانجی 2 بڵاو دەکرێتەوە وەروای یاریەکە لە بۆ پلەی 4 و Xbox One لە 4 بڵاو دەکرێتەوە یاریەکە بە شێوەکان دواخراوە لە بۆ مانجی 4 بۆ کەسانی کە کۆنسۆڵی ڕابردویان هەیە PlayStation 4 هەیە خود Xbox One هەیە مانجی 4 و یاری دەکەی PlayStation 5 هەبی یان Xbox Series و PC هەبی ئەو یارە لە مانجی دەی 2 بڵاو دەکرێتەوە ئەتە دوومان دەماعاتی کۆنسۆلی ڕابرد تاخیرترە کە هۆکارەکەشی بێگومان بەرهەمێنانی یاری ئۆشتانەیە لەو هەفتەیەش کۆنفرانسێکی گەورەیان ئەنجامدا دووبارە ینی ستریم شۆیەکیان ئەنجامدا لایڤ ستریمەکیان کرد باسی یاریەکەیان کرد و شتێکی سەرنجاچیان باس کردەوە گەیمەر دەتوانی بە ئارەزوی خۆی لە هەر کاتێک بیەوێ لە نەخشە یاریەکە سواری جێسکەکەی بیتن گەسکە سەحلەکەی بیتن و سواری بی و بفرێ کەشش سەرنجاچشە بەکیف خۆتوانێت جیهانەکەش بسوڕێەوە کە دڵم بەو قسەی زۆر خۆش بوو وەرا چەند گەیم پلەیەکی نوێشمان بی لە بابەتی شەڕکردن و گەڕان و لێکۆڵینەوە و چیرۆکی یاریەکانە کە لایڤ ستریمێکی خۆش بوو 30 دقیقەیەک بوو زانیاری زۆری تێدا بوو لەسەر هاگوارتس لەگەسی کێشێکە لە سەرنجاچشتنی یاریەکان کە زۆر چاوەڕوای دەکەم بەڕاستی یاریش خۆش دیارە حەزم لێ بیکەم و ئینشاڵە لە مانجی دووش تاقی دەکەینەوە هەروە سۆنی ڕاگەیان PlayStation VR 2 بە فەرمی لە 22 بڵاو دەکرێتەوە PlayStation VR 2 تەمشە پێستا پێتان دەڵێم نرخی گرانە $550 سەوە هەموو کەسێک پێی ناک ئەو نرخە 550 لە PlayStation 5 گرانترە جارێ وەدەی PlayStation 5 شت هەبی ئەزتوانێت PlayStation VR 2 بەکاربێنێ ئەگەر PlayStation 5 بە $500 بکڕیکەوە $500 بەرست ناکەی مهم 550 دەکات 10 وەرەقە و نیو 11 وەرەقەک تقریبان 12 وەرەقەک پارەش زۆرە بەڵام یاریێکی زەخمیشی دێتن یاری زەخمی نییە سەرەتا تەنیا هۆرایزن نەبی لەگەڵ Resident Evil Village بە شێوەی VR کە ئەوکیە بەڵام ئاوەمان لێ دەکات بچین بیکڕین نەخێت جارە نایکڕین ڕاستی زۆر گرانە ئێستا پێم وایە ئەوە نرخی $250 بە معقولتر دەبوو بەڵام دەبەرەوەی تەکنۆلۆژیاکەش هی VRش هەموو کەسێک دروستی ناکە زۆر نافرۆشێ بۆیە بەرهەمێنانی قورسە و گرانە سۆنی دووپاتی کردەوە یاری Resident Evil 4 لە 24 مانجی 3 بڵاو دەکرێتەوە لەسەر PlayStation 4 و PlayStation 5 بەڵام نازانین دێت لەسەر Xbox One یاخود نە تەنیا Xbox Series Resident Evil 4 گەڕانەوەیە لە بۆ یەکێ لە یاریە بەناوبانکانی Resident Evil کە بەشی 4ەمە وەروە لەسەر PlayStation 5 چەندین تایبەتمەندی زیاتری دەبێت لە چاوپلەی 4 لە ڕووی گرافیک و لە ڕووی هەندێک شوێنی نەخشەکان کە بە شێوەیەکی زۆر باشتر خۆی نیشان دەدا دەستکاری چڕۆکیان کردی بەڵام نازانین چێن دەچێن دەزێت دەستکاری کریا بەڵام بە گشتی پێمان وابی یاریەکە کورتتر دەبێت لە چاو بەشی 4ەمی ڕابردوو کاپکۆم بەعام ئەو یارانی کە ڕیمەی چێکردیەوە هەر هەمووی کورتتر بووە لە چاو یاری ڕابردووی بەڵام ئایا بەکو Resident Evil 2 دەبی یاخود وەکو Resident Evil Village دەبی لە ڕووی پێشوازیکردنی گەیمەران Resident Evil 2 پێشوازێکی گەوری لێکرا بەڵام پێشوازی Resident Evil Village زۆر زیاتر بوو هێشتا نازانم من هیوادارم Resident Evil 4 سەرکەوتنی گەورە بەرز بینی و ڕۆژ یەکەمی ئینشاڵڵا تاقی دەکەینەوە لە 24 مانجی 3 دوای یاری PlayStation لە بلۆگ پۆستەی خۆی ئاشای کرد لە بۆ ساڵی داهاتوو دێتە سەر PlayStationی یاری Final Fantasy 16 نازانم چەندە 15 پێم وابێ لەبەرەوەی X دەیە
ویش 5 یەکیش ئایش یەکە دەکاتە 16 مهم فاین فانسی 16 لێبان قەزەوام کردوە بزان کە ئەکس دێ ئەوش ئەو هەیە بەو نوعی دەخنێتەوە فاین فانسی 16 یارێکی بەناوبانگ دیارە لە ئێستاوە لە بەروی گەیمەری تایبەت بەخۆی و خەڵک حەزی لێ و RPG و خۆشێکی لەوەیەکەوە چیرۆشی ئەو یاریی پەیوەندی بە چیرۆکی یاریەکانی دیکە نیوەکو یارێکی تاڵ فانتەسی و RPG لە ستایلی یاریەکانی وەکو God of War و Elden Ring وانە توانین سەیری بکەین کێ بڵاو دەکرێتەوە لە مابینی پاییز بۆ کۆتایی ساڵی داهاتوو لە 2023 بەردەست دەبێت. Last of Us 3 لە بەرهەمهێنانە بەڵام لەلایەن نایکی دۆجی ناکە خەبەرێکی خۆشە و خەبەرێکی ناخۆشیشە بەڕاستی وەل بەگشتیش پێم وایە ئەو یاریە تازە دەستی بە بەرهەمهێنان کردبی ئۆکەیە بەڵام ئەگەر ئێستا لە ناوەڕاستی بەرهەمهێنان بی شتێکی خراپە لە بەرەوەی زۆر سەریع ئیشارەسا کردیە 2020 بوو 2022 پاش 2 ساڵی ئەگە تازە پێ بکەن تقریبا 4 ساڵێکی دەوێت 2026 27 لەوانەیە یاریەکە بڵاو بکرێتەوە پارتی سێ باسی چ دەکات چەندین بۆ چونمان هەیە بێگومان لە بەرەوەی چیرۆکی بەشی دووەم بە شێوەیە خلاص بوو ئەوە دەتوانین چیرۆکی ئێڵی باز بکات چی بەسەر دێ لە پاشان یاخود چیرۆکی ئابی باسکەیان چیرۆکەش تاو جیاواز باس بکات کە من حەز دەکەم زیاتر چیرۆکی ئێڵی و چیرۆکەشی تاو جیاوازی تێدابی ئابی تێدانەی بەڕاستی لە بەرەوەی ئابی پێشوازێکی زۆر باشی لێ نەکرێت لە یان گەیمەران لە بەرەوەی کارێکی کردکەوە گەیمەر زۆر بەدڵیان نەبوو بەڵام مهم جۆڵ باوەڕ ناکەین تێدابی لە بەرەوەی هەندێک کۆکار هەیە بەس ئێڵی دمایە وەروەها توانی ئێڵی ببێ منتیقەیەکی تاو جیاواز دوور لە شاری سیاتڵ و ئەوانە توان بیبێت دەرەوەی ئەمریکای بێ شوێن کرێت جیهان ژیان چی بەسەر هاتیۆشتان لێت چیرۆکەستانزاچ بژێتەوە پێم وایە زۆر باش دەبێت ئایا یارێکی نازدارم بڵێ 90 لە سەدی هەیە لە مێتاکریتیک ئاجیۆن دەردەی پێدا زۆر شوێنەکان دەردەی پێدا منیش دەردەم پێدا بەڕاستی بەچێکە لە یارە نازدارەکان ڕاقیە هیوادارم سەرکەوتوش بێت بێنە سەر چەند شتێکەوە دەکرێنە فیلم دەکرێنە زنجیرە Death Stranding لە بەرەمێنانە دەبەوەی بکرێتە فیلمش سینەمایی هەردیۆ کۆجیما فەرمی ڕایگەیان فیلمی Death Stranding لە ئێستاوە لە بواری جێبەجێکردنە واتە لە بواری بەرەمێنانە بەڵام سەرەتای بەرەمێنانێتی لەوانەیە ئێستا کاتی بیرکردنەوە لەسەر دەقی فیلمەکە و چیرۆکی فیلمەکە کە چۆنی باسی بکەن پێم وایە یاری Death Stranding هاوکارێکی گەورەی فیلمەکەی Death Stranding دەکات لەبەر چش بۆ دەڵێم لەبەرەوەی Death Stranding وەکو یاری وەکو مسەسەلەکی بە دیار دەکەی بەڕاستی دەبەری وەکو فیلمەکە تەنیا دیمەنە ڤیددیوەکانی لێک دەربینی بیکەینە فیلمەش سینەمایی دەکرێت یا بەخۆی فیلمەکە فیلمەش زۆر درێژتریشە لەبەرەوەی هەندێک دیمەن و کەتسین هەیە 2 ساعاتە 2 ساعات لە کۆتایی یاریەکانی Death Stranding لە بەربەری کۆتایی هەندێک دیمەن ڤیددیۆی هەیە 2 کاتژمێر ڕێکە بەبێ ئەوەی گەیمپڵی تێدابێت 2 کاتژمێر هەتا تەنیا ئەوەندە فیلمەکە بەڕاستی کە کۆجیما دروستی کردێت دروستکردنی فیلم لەو کواڵەتیە باوەڕاکەم بتوان بەقەدەر کۆجیمای فیلمش سەرنجاشە دروست بکەنەوە چێ دەکەێت سام یعنی ئەگاتو نۆرمن ڕیدسی نینی وەکو سام باوەڕ ناکەم سەرکەوتوبی لەبەرەوەی گەیمەران سامی بە نۆرمن ڕیدس دەبینن و نۆرمن ڕیدسش بە سام دەبینن شکلەکەی زۆر زەق و دیارە هیوادارم سەرکەوتوبی چاڕوانی مە بەڕاستی بەڵام ئەو فیلمانەی هۆلیوود لەسەر ڤیدیۆیارەکان دروست دەکات زۆربەی کاس هەتا 99 فەشەل لێن بەرەوەی نازانن درستی بکەن چۆن گرنج بۆ کارکتەران بدەن وەروە شوێنگرەوە گەیمپڵی لە فیلمی بەڕاستی زۆر زەحمەتە بە چیرۆک زۆر زەحمەتە حەقسەکردن لەسەر فیلم و زنجیرەی یاری God of War بە فەرمی ئێستا حالیان لەلایەن ئەمازۆن لە بەرەمێنانە سۆنی بە فەرمی ڕایگەیان پلەیستیشن بڵاوی کردەوە کۆری بارڕۆژیش دڵم بەوەی خۆشە کۆری بارڕۆژ بە خۆشی بڵاوی کردەوە وتی کەوا لەگەڵ ئەمازۆن ئێستا حالیان لەگەڵ تیمی ئەمازۆن لە بەرەمێنانی زنجیرەی یاری زنجیرەی تەلەڤیزیۆنی God of War کە دڵم پێی خۆشە بەڕاستی لەبەرچش لەبەرەوەی ئەمازۆن زۆکەی بە ئەمازۆنی نایە لەبەرەوەی ئەمازۆن نازانی لە ڕاکی دروست بکات جگە لە The Boys ڕاکیە لەبەرەوەی سۆنی لەگەڵا سۆنی تەلەڤیژنی لەگەڵا سۆنی تەلەڤیژن کۆمپانیایکی زۆر ڕاکی دروستکردنی فیلم و زنجیرەی تەلەڤیزیۆنینە بۆیش لەوانەیە بڵێم ئۆکەی سۆنی بەخۆشی سۆنی تەلەڤیژن بەشەکەم ئەو بەشان لەگەڵ ئەمازۆن لە بەرەمێنانی God of War دەی بەڵام کێشەکە ئەوەیە چێ وەکو کرێتۆسی دادنێ زۆرێک لە گەیمەران لە ئۆنلاین دەڵێن کریستۆفەر جەجی تەعیمکەن لای خۆتان وەکو کرێتۆس بتە کرێتۆس بەڵام تاوەکوستە کرێتۆسەشی ڕاشپێسمان نەبە وەکو کارکتەر دەنگەکان کە ڕۆلی کرێتۆس بە دەنگ دەجارن هەمووی ڕاشپێس بووین چکە دوو کەس بووینە هەرشان ڕاشپێس بووینە بەڵام وەکو کارکتەر کرێتۆس دای مەسپی پێستە ئایا کریستۆفەر جەجی دەینن ناینن نازانم بەڕاستی یاخود ئەیتریەس تێدا دەبی یاخودنە و باسی سەردەمەشی دەکەم لەبەرەوەی کۆری بارڵۆجی تێدایە ئەو بەرهەمێنانی ئەو زنجیرەی پێم وابی زیاتر فۆکسیان لەسەر یۆنانی کۆن دەبێت و دڵیشم پێی خۆشە لەسەر یۆنانی کۆمی بەڕاستی نەک نۆرز مەثالۆجی بی لەبەرەوەی فیلمی نۆرز مەثالۆجیمان گەرە زۆر هەیە فیلمەکانی تۆرمان هەیە مارڤڵ لە زۆر شوێن ڤایکینگمان هەیە زنجیرە نۆرز مەثالۆجی بەستە بەڕاستی و
و تەنانەت دەتوانین بڵین زنجیرەی شایەنگوستیلەکانیش نزیکترە لە نۆرز مەتاڵۆجی لەوەی لە یۆنانی کۆمی بەڵام فیلمی یۆنانی کۆن زۆر کەممان هەیە هەمانە بەڵکو گڵیدیتێرە 300 هەیەمانە بەڵام کەمن ئەگەر بێت و زنجیرەی گالە وار لەسەر سەردەمی یۆنانی کۆمبی و ستافەکەی کەوە ئەو ئەکتەرانی هەڵی دەبژێرن لە بۆ ڕۆڵی جێڕانی مەسەلەن زیوسیە ئەودنە رێمۆدن زیوسە کریتۆسە ژن و مارمداڵی کریتۆس و ئاریس و ئەفینا ئەوانە بە تاواتی بە مەزبوطی هەڵیان بژێرن پێم وایە چێک دەبێت لە بەقوترین زنجیرەکان لە عالم ئەگە چیرۆکی بە تاواتی کۆری باڕۆک خۆی دەستی هەبی لە نووسین کۆری باڕۆک بە خۆی نووسەرش زۆر باشە هیوادارم کریستر داینامیک بە فەرمی ڕایگەیان یاری داهاتووی توم ڕایدر ئێستا حالیان لە بەرهەمهێنانە لەگەڵ ئەمازۆن بەڕاستی ئەمازۆن شتی زەخم دەکە هەم ماوەی ڕاوەستانی نییە پارەیان هەیە کاکە ئەمازۆن پارەیەش زۆر زۆری هەیە ئەمازۆن گەیم کە ستودیۆیەکی تایبەتە بە بڵاوکردنەوە یاریەکان و بەرهەمهێنانی یاریەکان بەڵام ئەوان بەرهەمی نانێت تەنیا بڵاوی دەکەنەوە لە بۆیان کریستل داینامیک خۆی بەرهەمی دێنی ئێستا بەشەکە لە گروپی کۆمپانیەکانی ئەو گروپە ئایسی کات خۆی لیان کڕیەوە دێم بەس بێنێن بۆ جمعیت نەبیر نمایە مهم توم ڕایدەر داهاتووەکەی چ دەبی بەپێی ئەو بلۆگ پۆستە بیکەوە بڵاویان کردو دەڵێن گەورەترین بودجەی لە بۆ تەرخان کرێت کە تاوە کوێستە لە هەر یارێکی توم ڕایدەر سەرف کراوی کە ئەوەشتەکی باشە بەڕاستی دومیشیان ڤیژن و نیگایش تاو نوێیان هەیە کە ئەوەشتەکی باشە سێمیشیان نازانکەی بڵاو کردەوە هیوادارم سەرکەوتو بوون هیوادارم یاریش نازداربی چاوەڕێنە بێمەسە GTA بەڕاستی دوێنێ ڕۆکستار کێشەیەکی گەورەی دروست کرد لە ئۆنلاین کەوا قەشمەرێکی گەورەی بە هەموو جیهان کرد لە تویتەری بەڕاستی نەک لە یوتیوبەوانە ڕۆکستار ئەوەی بڵاو کردەوە لۆگۆیەکی بڵاو کردەوە تەنیا بە ڤیدیۆیەک بەبێ ئەوەی هیچ شتێکی لەسەر بنووسی یان لە کۆمنتش بنووسی هیچ شتێکی نەنووسی ڤیدیۆیەکی بڵاو کردنیا لۆگۆی کۆمپانیا ڕۆکستارە بە چەند ڕەنگێک دەیە و دەڕوا ئەو حرەکەی بەس دەچین با ئاشاکردنی یاری GTA 6 دەچین و 2 ملیۆن کەس لە ماوەی 1 ساعتی سەیری ڤیدیۆیەکەی کرد 100,000 لایکی لە بۆ هات و 100,000 ڕیتویتی لە بۆ هات خەڵک نەیزانێ مەسەلە چییە هەموو وەمان زانی تەنانەت بەخۆشمەوە کەلیتم گوتم what the f سەوکردمە بزان GTA 6 گوتم خەڵات GTA 6 ئاشراکرا خەریک بوو لە دەرێ بووم گوتم لەوانەیە بچمەوە مارێ دەبیویستە ڤیدیۆی بکەم خۆم حازرکەم شتانە بەڵام زۆری پێ نەچووکەوە ڕۆکستار هەمان شتی لە یوتیوبی ئاپلۆد کرد بەڵام لەسەری نووسیکەوە ئەپدەیتی داهاتوو یاری GTA ئۆنلاینە بەناوی Drug Wars FU ڕۆکستار ئۆکەی FU لا پێمان ڕادەبێری بانقەز وایە گەر بێگومان ڕۆکستار بانقەز دەزانیکەوە ئەگەر بێت شتێکی لە بابەتە بکات کاردانەوەی دروست دەکات لەوەی خەڵک وەزان GTA 6 بەڵام مەقسەدەکە GTA 6 نییە بەڵکو ئەوە ئەپدەیتێکی GTA ئۆنلاینە Drug Wars DLC نوێی یاری GTA ئۆنلاینە زیاد کرێت چەندین مەرحەلە و تەرتیبات شتی تێداوە چوی کەسینۆ هایست و دوورگە نوێیەکە لەو زۆرانەیە زۆر مهم نیە بەلای منەوە بەڵام بەلای میمە ئێستاوە بەرەبەری کۆتایی 2022 کەسی GTA 6 هیچمان لی نەدیتە بەڵام ئەو حرەکەیە مانایەک دەدا کەوا ڕۆکستار بەو شێوەیە GTA 6 دەکەوە کات خۆ شێروەی کردێتە نییە یەک لۆگۆی بڵاو دەکاتەوە یا پۆستەرێکی بڵاو دەکاتەوە یا تیزەرێکی بڵاو دەکاتەوە یا چەند ڤیدیۆکی بڵاو دەکاتەوە دوای ژارێکی بە فەرمی بڵاو دەکاتەوە ئەو پرۆسەیە 2 ساڵی دەخەیانی بێگومان بەڵام ئەمە چاوەڕێی ئاشاکردنی یەکەمین بەڕاستی پارتەنە ئاشاکردنی یەکەممان هەیە دەزانین یاریدا GTA لە بمێنانە و دزە پێکردنەکەش بڵاوکرێەوە سەدان ڤیدیۆ شت بڵاوکرێنەوە ئەوشمان بینی بەڵام چاوەڕێەوەی ڕۆکستار بە فەرمی بڵێ کاکەم ئۆکەی ئەوە لۆگۆی GTA 6 هەر ئەوەندە بەسە 2022 با بۆی کۆتایی پێبێکەمان ڕۆکستار حەز دەکەین حەزمان لێ کۆتایی 2022 کە ساڵێکی زۆری زعاج و ناخۆش بوو لە ڕووی زۆر شتەوە بەڵام لە دنیا گەیم خۆش بەڕاستی بەڵام حەز دەکەین خۆشتری بکەین یەک لۆگۆمان لۆ بڵاوکەوە ئەومان دەڵێن ئافیا ڕۆکستار چاوانە ڕۆکستار هەر بژێ ڕۆکستار میازاکی لە مقابلەیەکی نوێ وتی کەوا یاری نوێیەکەیان ئارمۆرد کۆر 6 وەکو یاریەکانی سۆڵسی نابن وەکو مەسەلەن وەکو ئێلدن ڕینگ و دارک سۆڵس و ئەوانە نابن لە ڕووی شەڕکردن و کۆمبات و ئەو شتانە چونکە ئارمۆرد کۆر زیاتر شەڕکردنە بە هەیکەلی مێک واتە ئەو جۆرە هەیکەلانەی کەەوە مرۆڤ دەتوانین بستە ناوی و بەی شەڕ بکە ئەو مێکانە میکانیچینە و شەڕکردنیشان تۆزە خێرەیە وەروەها بە دەست و قاچ و تەرتیبات شتی خۆیان شەڕۆشتان دەکەن کە سەنجاش ئامر کۆشەش وەکو سۆڵسی نابی و پاڵ جیاواز دەبی بە قسەی میازاکی کە لەوانەیە لە ساڵ داهات بڵاو بکرێتەوە بەخۆی نووسرای ساڵ داهاتوو بەڵام هیواداری ساڵ داهات بڵاو بکرێتەوە بەڵام میازاکیش بە خۆشی وتی ئەو یاریە لە مێژە تەواو بۆ هەموو کارەکانی بەڵام بانقەس بڵاویان نەکردەوە
لەبەر یاری ئێڵڕنجی سە ئێڵڕنگە سە بڵاو کردەوە ساڵی داهاتوو من ینی سوپرایز نابمە و یاری ئەگەر لە 6 مانگی یەکەمی 2023 بڵاو بکرێتەوە. دوام بابەتیش باسی بکەم باینەوە سەر مەسەلە گەورەکەی نێوان ئاکتیڤیژن و بلیزارد و کۆمپانیای سۆنی. مایکرۆسۆفت دەڵێ هۆکاری سەرەکی کە پێویستە ئەو ڕێککەوتنە ئەنجام بدرێ ئەو کڕین و فرۆشتنە ئەنجام بدرێ لەبەر ئەوەیە کەوادەمی سۆنی یاری ئەکسکلوسیڤی زیاتر هەیە لە چاو ئەکسبۆکسی. تا پلیستیشن یاری تایبەتی زیاتر لە ئەکسبۆکسی بۆیە دەبی ئەو ڕێککەوتنە ئەنجام بدرێت. وەڵامی سۆنیش چییە؟ وەڵامی سۆنی دەڵێ نەخێر وانە یاری تایبەتەکانی من تەنیا لە یەک پلتفۆرمی بەردەستن و کاریگەریی گەورە ناکەنە سەر جیهانی ئەکسبۆکس. بەڵام ئەکسبۆکس ئەگەر کال ئۆف دیوتی بکڕی بەڕاستی قۆڕخکارێکی گەورە دروست دەکات وەک قسەی سۆنیە. ولا مایکرۆسۆفت دەڵێ سۆنی تو بەخۆی قۆڕخکارێکی گەورە دروست کردیە لە دنیای ڤیدیۆ گەیم. بەڵام ئەمە دەرێ بچێ ئەمە دەڵێ سۆنی قۆڕخکاری کردیە لە زۆر بابەتی بەڵام بە یاری تایبەت کردیتی واتە خۆی یاریشی نازداری دروست کردیە بۆ یاری گارۆڤاری دروست کردیە وای کردی میلیۆنان کەس پلیستیشن هەڵژێنە بەخاتی گارۆڤاری ئەو قۆڕخکاری نییە بەڕاستی ئەوەی مانای کواڵەتی یاری دەدا. منافسە فەرقیە لە قۆڕخکاری بەڵام ئەگەر تو بێ پارەی زەبەلاح هەبی بێسەدان ستودیۆی گەورە بکڕی و لە کۆتای ڕۆژەکەش هەموو یاریەکان بینیکردنە خۆت ئەو قۆڕخکاری لەبەر قۆڕخکاریەوەی مایکرۆسۆفت دەیڵێ بەو نوعی بەو ستایلە قسەکردنەی لەبەرەوەی تۆ شتێک کە دەکڕی تایبەت دەکەی بە ئیخۆت لێ ناگەڕە کەسی بەرامبەر دەستی لێبدا ئەو منافسە نییە بەری تو پارەت هەیە بەرامبەرەکەت پارەی نییە. منافسە ئەوەیە تۆ بە یاریش وەکو هەیلۆ ئینفینیتی وا لە گەیمەرانی جیهانکەی کۆنسڵەکەی تو هەڵبژێرن تۆ بەسەکەوی تۆ زۆرتی فرۆشتەبی ئەوە منافسەیە بەڵام تۆ بە پارە بە زەختی پارەی ئەو قۆڕخکاری پێدرێنسەوە. نازانم چی دەیباتەوە چێرە دۆڕێ بەڵام ئێستا حالیان زۆر مۆزوعەکە گەرم بووە و لەوانەشە هەر مایکرۆسۆفت نەتوانی ئاکتیڤیژن بکڕێت. خۆشەویستانم زۆر سپاس بە سەیرکردنیە ڤیدیۆیە ئەوڕۆ دوا ڕۆژەکە لەو ستودیۆی ڤیدیۆی من دەبینن لەبەرەوەی ئەو ژوورە دەتە ژووری ئێڵی خانی ئێڵی دێتی ئێکوانە ئەوەندەی وسمە خوارێ ستودیۆیەکەم چی بەسەر دێتەوە نازانم بەڵام ئێستا حالیان هەر ئەو ڤیدیۆی تاوەکەم مۆنتاژکەم دەسمە خوارێ و خەریش دەبم ستودیۆشی نوێ دەبێت دروست بکەم لە سفرەوە بەڵام پارچەمە مارچەکانم هەیە بەڵام دەبی سفرەوە دروستکەم چکە ئێرە دەتە ژووری خاتو ئێڵی کە چاومانە خاتو ئێڵی ئێستا ئەوڕۆم 16/12/2022 هیوادارم 10 ساڵ پاس ساڵی دیکە سەریە ڤیدیۆی بکاتەوە ئێڵی بڵێ باوە ئەو ژوورە دامن زۆر سپاسە و هیوادارم منێت شت پێبی ژوورم زۆر خۆش دەویست زۆر پێمادوو مەدا دروستم کرد. چاوتان ماز دەکەم خۆشەویستان ئەزیزانم تا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.